بۆ چوارەمین مانگ هەرێم 120 میلیارەکە بۆ بەغدا نانێرێت و بەغداش لەبارەی موچە بڕیاری کۆتاییدا. هەوڵی حکوومەت هەرێم بۆ شێواندنی بەڵێنی بەنزینی 450 دیناری چرتر دەبێتەوە و ستاندەریش وردەکاری ئاشکرا دەکات. حیزبە ئیسلامیەکان خەریکی نێوەندگیری دەسەڵاتن و سێ حیزبی چەپیش هەڕەشەی گواستنەوەی ناڕەزایەتیەکان بۆ شەقام دەکەن. حکوومەت هەرێم ئەم مانگەش هاوشێوەی سێ مانگی ڕابردوو ناوێ 120 میلیارد دیناری داهاتی ناوخۆ بۆ موچە بنێرێت. پاساوەکەشی ئەوەیە پێیان کۆ ناکرێتەوە، بۆیە چاوەڕێ دەکرێت ئەم مانگەش بەغدا لە کاتی ناردنی موچە بە شێوەی مەقاسا بڕی 120 میلیارد دینار ببڕێت کە ئەمەش وا دەکات حکوومەتی هەرێم موچەی بەشێک لە موچەخۆران بەتایبەت گرێبەستەکان تا کاتی کۆکردنەوەی پارە دووە بخات. لە نوێترین پەیامیشدا وەزیری دارایی عێراق ڕایگەیاند دەستیان بە کۆکردنەوەی سیولە بۆ موچەی هەرێم کردووە. سەرەتای هەفتەی داهاتوو دەینێرن. ئەم مانگە لە بەغدا بۆ یەکەم جار ناردنی موچە گەیشتە 40 ڕۆژ. ئەگەر کێشەی گەڕووی هورمز چارەسەر نەبێت چاوەڕێ دەکرێت قەیرانی موچە لە مانگەکانی داهاتوو فراوانتر بێت. لە بەرامبەردا مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری یابووری سەرۆکوەزیرانی عێراق جارێکی دیکە دڵنیاییدا کە ئەم ساڵ موچە گەرانتی کراوە. لا دوێنێەوە بە شێوەی بەرنامەدا ڕێژراو میدیاکانی دەسەڵات لە هەولێر هەوڵی شێواندنی دەستپێشخەری وەزیری نەوتی عێراق دەدەن لەبارەی دابینکردنی بەنزینی 450 دیناری. لا نوێترین پەیامدا وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت بەغدا لە جیاتی ئێمە پارەی بەرەمهێنانی نەوت بە کۆمپانیاکان بدات کە 16 دۆلارە بۆ هەر بەرمیلێک. ئەو کات دەتوانن ئەوانیش بەنزین بە 450 دینار بدەن. لە کاتێکدا پێشتر حکوومەت هەرێم خۆی گرێبەستی لەگەڵ ئەو کۆمپانیایە نەکردووە بۆ ئەوەی بەم نرخانەوە دەربهێنن. لەلایەکی دیکە داوا دەکەن بەغدا بەنزینیان لیتری بە 710 دینار پێ بفرۆشێت بۆ ئەوەی ئەوان بتوانن بە 750 دینار بیدەن بە خەڵک. هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەیە دەستپێشخەری وەزیری نەوت بۆ دابینکردنی بەنزینی 450 دیناری لەبیر خەڵک ببەنەوە لە کاتێک بەغدا ئامادەی دەربڕی ڕۆژانە 6 ملیۆن لتر کە بە زیادەوە بەشی پێویستی ناوخۆ دەکات بە نرخی 450 دینار دابین بکات. بەڵام بەرژەوەندی پاڵاوگاکانی بەرپرسانی دەسەڵات ڕێگری لە جێبەجێکردنی ئەم پێشنیارەیە. هەریەک لە کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی ڕایدەگەێنن چاوەڕێی وەڵامی پارتی و یەکێتیم بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی لووتکەی و چارەسەرکردنی ناکۆکی نێوان ئەم دوو لایەنە. لە بەرامبەردا ئەمڕۆ لە هەولێر سێ لایەنی چەپ بە سەرۆکایەتی حیزبی شوعی زەحمەتکێشان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان لا گردبوونەوە و پەیامێکی ڕۆژنامەوانی ڕخنەی توندیان لە دەسەڵات گرت بەهۆی زیادبوونی قەیرانەکان و ڕایانگەیان کوردستان کراوەتە قوربانی بەرژەوەندی دوو بنەماڵەی دەسەڵاتدار. ڕۆژ بە ڕۆژ نرخی سوتەمەنی و بازار ڕوو لە گرانیە. ڕاشیانگەیان ئەگەر بە زووترین کات وەڵامی ناڕەزایەتیەکان نەدرێتەوە دەست بە جوڵاندنی شەقام دەکەن. هاوکات لە سلێمانیش هەوڵەکان بۆ یەخستنی لایەنە ناڕازیەکان و زیاترکردنی فشارەکانی شەقام دژی دەسەڵات بەردەوامە.